دۆناڵد ترامپ ئەو کەسێکی ئاسایی نییە، لەناو حیزبەکەیدا ئاسایی نییە، لەناو وڵاتەکەشیدا ئاسایی نییە، لەم ڕۆژانەدا لە جیهانیشدا کەسێکی ئاسایی نییە. ئەم کەسە نائاساییە دەیەوێت سەرەتای ساڵی 2017 وەک سەرۆکی ئەمریکا پێ بنێتە کۆشکی سپیەوە. دۆناڵد ترامپ بە لێدوانە سەیر و سەمەرەکانیەوە ناسراوە. ترامپ تەمەنی 69 ساڵە و لەدایک بووی نیویۆرکە، سەرمایەدارێکی ناسراوی ئەمریکایە. خۆی دەڵێت باو باپیرانی لە ئەڵمانیاوە کۆچیان کردووە بۆ ئەمریکا، بەڵام لە ئەڵمەتەکانی هەڵبژاردندا زۆرترین دژایەتی کۆچبەران دەکا و ڕایگەیاندووە ئەگەر ببێتە سەرۆکی ئەمریکا بۆ پێشگرتن لە هاتنی کۆچبەران دیوارێکی گەورە بە درێژایی سنووری ئەمریکا و مەکسیک دروست دەکات. دەشڵێت دەبێت 11 ملیۆن کۆچبەری نایاسایی لە ئەمریکا دەربکرێن. لە ماوەی ڕابردوودا زۆر جار لێدوانەکانی بوونەتە مایی گاڵتە و پێکەنین. بۆ نمونە لەبارەی سەرۆکایەتی ئۆباما وتوویەتی ئۆباما بەدەست لە کارکێشانەوەی خزمەتێکی گەورە بە ئەمریکا دەکات. ئەگەر بێت و ئۆباما دەست لە کار بکێشێتەوە ئەوە بێ بەرامبەر فێری یاری گۆڵفی دەکەم. دۆناڵد ترامپ زۆر جار هەر بەو زمانەوە هێرش دەکاتە سەر نەیارەکانیشی بە هیلاری کلینتۆن کە کاندیدی پێشەنگی دیموکراتەکانە دەڵێت هیلاری نەیتوانی مێردەکەی خۆی ڕازی بکات، چۆن دەتوانێت گەلی ئەمریکا ڕازی بکات. مەبەستی ترامپ لەو وتەیە ئاماژەیەکە با پەیوەندی نێوان بیل کلینتۆنی هاوسەری هیلاری لەگەڵ ژنە فەرمانبەرێکی کۆشکی سپی لە ناودەکاندا کاتێک کە بیل کلینتۆن سەرۆکی ئەمریکا بوو. ترامپ جاری وایە بە لێدوانە سەیر و سەمەرەکانی ڕەحم بە ئەندامانی خێزانەکەشی ناکات. بۆ نمونە لەبارەی کچەکەی خۆیەوە وتوویەتی ئەگەر کچم نەبوایە دەچوومە داوای. لەم دوایانەدا زۆر کەس چیتر بە لێدوانەکانی ترامپ پێ ناکەنن، بەڵکو بە کەسێکی مەترسیداری دادنێن، بەتایبەت دوای ئەوەی کە ڕایگەاند دەبێت پێش بەهاتنە ناوەی موسڵمانان بۆ ئەمریکا بگیردرێت. ئەم وتەی ترامپ نەک تەنها موسڵمانەکان بەڵکو زۆر کەسی لە ئەمریکا و دەرەوەی ئەمریکاشی نیگەران کرد. هیلاری کلینتۆن ڕایگەاند چیتر ترامپ کەسێک نییە مای پێکەنین بێت، بەڵکو کەسێکی مەترسیدارە. جۆش ئێرنست وتەبێژی کۆشکی سپی دەڵێت ترامپ بەم لێدوانانەی دەریخست کەسێک نییە شایستەی پۆستی سەرۆکایەتی ئەمریکا بێت. The barbarians of ISIS and we're going to defeat them fast.